بەڕێزان دەمەوێت گفتوگۆی زیاتری ئەم بابەتە بکەم بە تایبەت کە هەرێمی کوردستان لە ڕێگای ئەم جۆرە کۆڕبەند و کۆنفرانسانەوە چۆن دەتوانێت پەیوەندی دیبلۆماسی باش دروست بکات یاخود پەری پێ بدات لەگەڵ وڵاتانی دیکە. دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵای سیاسی و دیبلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە لەگەڵم. دکتۆر زۆر بەخێر بێ. دوێنێ سەرۆکوەزیران ئاماژەی بەوە کرد کە ئێمە بەردەوامین لە دروستکردنی پردی پەیوەندی لەگەڵ کۆمەڵگای نێودەوڵەتی. هەرێمی کوردستان چۆن دەتوانێت پەرە بە پەیوەندیە نێودەوڵەتیەکانی بدات و ئەم پردە دیبلۆماسیە دروست بکات؟ ئەلبەتە دیبلۆماسیەت وەکو ئەمرازێکی سیاسەتی دەرەوەی وڵاتان لە چوارچێوەی کارلێکە هەرێمی و نێودەوڵەتیەکان گرنگی خۆی هەیە بە حکمیەوەی کە ئەمڕۆ جیهان تێکەڵبوونێکی تایە کە ئەکتەرەکان لە پەیوەندی چڕ و ئاڵۆزن هاوبەشەکانیان لەکوێ بۆەوەی کە بتوانن پێکەوە کار بکەن لە پێناو بەرژەوەندی هەر وڵاتێک کە ئەکتەرە لە ناو چوارچێوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی. ئەوەی کە پەیوەست بێ بە هەرێمی کوردستانەوە ئەمڕۆ سەکۆیەک یا پلاتفۆرمێکی نێودەوڵەتی لە شارۆچکەی داڤۆس لە سویسرا بوونی هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوکاری ئەو سەرمایەدارە نیشتیمانیانەی کە هەن توانراوە ماڵی کوردستان لەوێ دابمەزرێ و ئەو ماڵی کوردستانە ببێت بە دەواازەیەک بۆ ئەوەی کە پەیوەندی دیبلۆماسی لەگەڵ ئەوانەی کە با بڵێن لەو سەکۆیە لەو کۆڕبەندە بوونیان هەیە بتوانن ئاڵوگۆڕی زانیاری لەسەر ئاستی ئابووری سیاسی کۆمەڵگەیی و هەروەها تەکنۆلۆژیای زانیاری و لە هەمان کاتیشە پیشەسازی دروست بکەن و ئەمەش دەبێتە پردی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان وەکو ئەکتەرێک لە ناو چوارچێوەی ئەو کۆمەڵگە نێودەوڵەتیە لەگەڵ جیهانی دەرەوە و ئەمە هەم بە بەرژەوەندی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بە بەرژەوەندی وڵاتانی دەرەوەش دەگەڕێتەوە بۆ لەبەرەوەی کە تۆ توانیت پردی پەیوەندی دروست بکەیت لەسەر بنەمایەک کە با بڵێن ژێرخانەکەی ئابووریە و ئەمڕۆ ئابووریش جیهان بەیەکەوە گرێ دەدا لەبەرەوەی ئێمە دەزانین کە پاش جەنگی جیهانی دووەم جیهان بە ئاراستەی با بڵێن هێزی قورس نەڕۆشتووە بۆ ئەوەی کە بتوانێت با بڵێن لە ڕێگەی هێزی نەرمەوە کار بکە بۆ بەرژەوەندەکانی خۆی. دواتر باسیێماکەین دکتۆر، بەڵام پێم بڵێ بە چ شێوازێک هەرێمی کوردستان سیاست لەگەڵ وڵاتانی جیهان دەکات لەسەر چ بنەمایەک؟ بنەمای سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستان بە سیاسەتێکی کراوەیە بەرامبەر بە هەموو ئەو وڵاتانەی کە لەسەر ئاستی چاو لەگەڵ هەرێمی کوردستانە مامەڵە دەکەن و ڕێز لە بنەماکانی با بڵێن هەرێمی کوردستان دەگرن لە چوارچێوەی با بڵێن عێراقێکی فیدراڵە. هەرێمی کوردستان بەرژەوەندەکانی لە چوارچێوەی ئەوەیە کە سەقامگیری هەبێت لە هەرێمی کوردستان لە چوارچێوەیە کە ئاسایش لە ناوچەکە پارێزراو بێ و لە چوارچێوەی ئەوەیە کە چۆن بتوانێت ئەم ئاسایش و سەقامگیریە بکات بە دەرفەتێک بەوەی کە بتوانێت جیهانی دەرەوەش بۆ ناو هەرێمی کوردستان ڕابکێشێ. ئێمە باس لە وەبەرهێنانی بیانی دەکەین لە هەرێمی کوردستان. چۆن دەتوانێتەوە متمانەیە دروست بکەن؟ هەرێمی کوردستان چیەکە بۆ ئەوە؟ متمانەکە بەو شێوەیە دروست دەکرێت کە تۆ دەواازەیەکت هەیە لەو پلاتفۆرمە نێودەوڵەتیەدا باسی ئەوە دەکەی کە ئێمە بۆ نمونە یاسای وەبەرهێنان لە هەرێمی کوردستان یاسایەکی زۆر مۆدێرن و هاوچەرخە و دەتوانێت دڵنەوایی بدات بە هەر وەبەرهێنێکی بیانی کە بتوانێت لێرە وەبەرهێنان بکە بەو پێی کە با بڵێن باجێک ناخرێتە سەری و لە هەمان کاتشە متمانەی پێدەدرێت کە ژێرخانی هەرێمی کوردستان لەبارە بۆەوەی کە ئەو بتوانێت با بڵێن ئەو بوارانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە زیاتر خۆی لە گەشتیاری دەگرێتەوە، خۆی لە پیشەسازی گەورە دەگرێتەوە، خۆی لە کشت و کاڵ دەگرێتەوە، دەرفەت بۆ وڵاتانە بڕەخسێنێ. ئێمە پێویستمان با بڵێن بە زۆر ژێرخانەکە دەبێت کاری لەسەر بکرێت و هاوبەشمان پێویستە کە بتوانێت هاوکارمان بێت. دوجار ئێمە خاوەندی نەوت و گازین لە هەرێمی کوردستان و دەتوانێت لە تەنیشت ئەو لایەنانەی ترەوە کە باسم کرد وەکو کشت و کاڵ و وەکو با بڵێن پیشەسازی گەورە سوود لەو با بڵێن کانزە سروشتیانەش وەربگیرێت. باشە دکتۆر، چۆن خاڵە ئەرێنیەکانی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی جیهان بۆ وڵاتانی وەبەرهێن باز دەکەن بۆ ئەوەی کە سرنجیان ڕابکێشن بێنە هەرێمی کوردستان؟ وڵاتانی جیهان و ئێمە باس لە سەرمایەدارانی جیهانش دەکەین، کۆمپانیا زەبەرەحەکان دەکەن، ئەوانە هەرێمی کوردستان دەناسن بۆ لە ڕابردووە هەرێمی کوردستان هاوبەشێکی کارایی کۆمەڵگەی نێودەوڵەتی بووە لە بەرەنگاربوونەوەی داعش و توانیوێتی لەو ماوەی کە
هەرێمی کوردستان تەواجودی هەیە سەقامگیری لە هەرێمی کوردستان بپارێزێ و دوجار ئێوە خۆتان شایدی ئەو بوون کە هەڵبژاردنێکی بێگەر لە هەرێمی کوردستان ئەنجام درا لە ناوچەیە کە پڕە لە قەیران و ئەمە نمایشی ئەوە دەکات کە هەرێمی کوردستان خاوەندی ئاسایشە خاوەندی سەقامگیریە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە حەکیمانەی کە جەنابی سەرۆک با بڵێن بەردەوام پشتگیری لێ کردووە پاڵپشتی کردووە فەلسەفەی داڕشتنی حکومڕانی لێرە چەسپاندووەوە وای کردووە کە متمانەیەک بۆ جیهانی دەرەوە دروست بێ بەوەی کە بتوانن لێرە وەبەرهێنان ئەنجام بدەن بێجگەلەوە ئێمە لە هەرێمی کوردستان سیاسەتێک پێڕەوەکەین کە پێکەوە ژیانی ئاشتیانە بەشێکە لە بنەماکانی دیموکراسیەت بەشێکە لە بنەماکانی یەکسانی جەندەری بەشێکە لە بنەماکانی و ئەمانە هەمووی لەلایەن وڵاتانی دەرەوە خوێندنەوەی بۆ دەکرێت بە دەرلەوە دەرفەتی کار بۆ گەنجان پێویستە لە ڕێگەی ئەوە بەرهێنانەوە ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە بتوانێت هاوسەنگیەک لە ناوخودی هەرێمی کوردستانە بچەسپێت و بە حکمی ئەوەی کە کابینەی دێم زۆر کاری کردووە بۆ ئەوەی کە با بڵێن دادپەروەریەکی کۆمەڵایەتی ئەنجام بدرێت چاکسازی بکرێت لە زۆربەی کەرتەکانە ئەمانە هەمووی وەکو چۆنڵێت خاڵی ئەرێنین کە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش جەنابی سەرۆکی حکوومەت وەکو نوێنەری هەرێمی کوردستان لەوێ لەگەڵ جیهانی دەرەوە تاوتوی دەکات بۆ ئەوەی کە بتوانێت زیاتر هەرێمی کوردستان سەرنجڕاک چێشتر بکە و وێنەیەکی جوانتر بۆ دەرەوە بنوێنێ بۆ ئەوەی کە بتوانن وەبەرهێنان لە وڵاتە زۆر باشە دکتۆر لە سەرەتای قسەکانت باست لەوە کرد کە لە دوای جەنگی جیهانی دووەمیدی هێزی نەرم ئیشی خۆی دەکات بێگومان ئەم شانێکە ئێستا من و تۆ باسمان کرد پێویستی بەم هێزە نەرمەیە داڤۆس تا چەند دەرفەت بوو بۆ هەرێمی کوردستان تاوەکو هێزی نەرمی خۆی بەدیار بخات داڤۆس وەکو پلتفۆرمێکی نێودوڵەتی وەکو باسم کرد دەرفەتێکی زۆر باش بوو کە هەرێمی کوردستان توانی لە ڕێگەی با بڵێن پرزنتیشنەوە کە لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە ئەنجام درراوە لەوێ نمایش بکرێەوە لە هەمان کاتیشە کولتوری پێکەوە ژیانی ئاشتیانەی هەرێمی کوردستان لەوێ نمایش بکرێت بە دەرلەوە ئەو وڵاتانەی کە با بڵێن سەردانی ماڵی کوردستانیان کردووە لە نزیکەوە دەتوانن لەگەڵ نوێنەرانی هەرێمی کوردستان چ سەرمایەداری نیشتیمانی بێت چ کەسانی سەر بە حکوومەت بن ئاڵوگۆڕی زانیاری بکەنەوە ئەو ئاڵوگۆڕی زانیاریانە وا لێ دەکات کە دیالۆگێکی ئەرێنی دروست بێەوە لە ڕێگەی دیالۆگی ئەرێنیەوە دەتوانێت دیبلۆماسیەتێکی سەرکەوتو بەرقەرار بێت و ئەمەش دەبێتە بنەمایەکی زۆر چاک بەوەی بتوانێت ئاڵوگۆڕی ئابووری و بازرگانی لێ بکەوێتەوە. دکتۆر نزیکەی 11 ساڵە هەرێمی کوردستان لە سەرراستی باڵا بەشداری لە داڤۆس دەکات بەرهەمەکەیمان چنیوەتەوە ئێوە هەستی پێ دەکەن وەرتان گرتوتەوە بە دڵنیاییەوە لە ڕابردووە ئێمە نوێنەرانمان وەکو سیاسەتمەدار بەشداریان دەکرد لە کۆڕبەندەکانە تەنها حزورێکی با بڵێن زیاتی بوو بەڵام ئەمڕۆ ئێوە ماوەی 2 ساڵە جەنابی سەرۆکی حکوومەت گرنگی بە ماڵی کوردستان داوە و خۆی جەنابیان لەوێ حزوری هەیە و ئەمەش وای کردووە کە دیدارەکانی کە ئەنجامی دەدات ئاستی زۆر باڵا بێت ئێوە لە ماوەی ئەم سێ ڕۆژەیە کۆمەڵێک دیداری جەنابیانتان پیشانداوە کە لەسەر ئاستی زۆر باڵایە چ سەرۆکی وڵاتان بێت چ وەزیری دەرەوەی وڵاتان بێت و چ گەورە سەرمایەداران بێت و لە هەمان کاتیشە ئەم ئاڵوگۆڕانە وەکو چۆنەڵێت ژێرخانێک دروست دەکات بۆ متمانە لە نێوان با بڵێن وڵاتانی دەرەوە کە ئاشناتر بن بە هەرێمی کوردستان ئەمەش وای لێ کردووە کە کۆمپانیەکان سەردانی هەرێمی کوردستان دەکەن ئێوە دەزانن کە وەبەرهێنانێکی زۆر لە هەرێمی کوردستان کراوە کە قەبارەکەی زۆر زیاترە لە ڕابردوو ئەمەش نمایش ئەوە دەکات کە ئەم جۆرە کۆڕبەندانە دەرفەتێک بۆ هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانش بە باشترین شێوە قۆستۆتەوە بۆ ئەوەی کە بتوانێت سوود بە هەرێمی کوردستان بگەێنێت. دەستخۆش دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری باڵای سیاسی و دیبلۆماسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم. زۆر بەڕێزی زۆر سپاس.